گەڕای سلااوێکی دووبارە بۆ ئێوەی بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە. ئازیزان هەروەک ئاگادارن ڕۆژی هەینی هەفتەی مانگی گوڵان بەهۆی تێکەڵچوونەکانی نێوان بەشداربووانی ڕێوڕسمی نۆژی هەینی لە مزگەوتی ئەلەقسا لەگەڵ هێزە نظامیەکانی ئیسرائیل لانی کەم 200 فلستینی بریندار بوون. بەپێی راپۆرتەکان پۆلیسی ئیسرائیل لە کاتی نوێژی هەینی فلستینەکان مزگەوتی ئەلەقسای گەماڕۆدا و ئەم کارە فلستینیەکانی تووڕە کرد و لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون کە بەهۆی دەستڕێژی گولەی پۆلیس لانی کەم 200 کەس بریندار بوون. بۆیە بەرنامەی ئەمڕۆی لێکدانەوەی هەواڵمان تەرخان کردووە بۆ قسە و باسکردن لەسەر ئەو ڕووداوە و بە کورتی کێشەی خەڵکی فلستین و جنایەتە بەردەوامەکانی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل. میوانی بەرنامەکەشمان هاوڕێز سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەیە. کاک سعید سپاس بۆ بەشداریت لەم بەرنامەیە. یەکەم پرسیارم ئەوەیە ماوەیەک بوو تێکەڵچوونی ئەم لەو جۆرە خوێناوی لەو ناوچەیە ڕووی نەدا بوو. ئێستا بارودۆخەکە لەوێدا چۆنە؟ هۆکاری سەرهەڵدانەوەی توندوتیژی و ئەو هێرشانە چین؟ منیش بەڕای سڵاو بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە سپاس بۆ ئێوەش کە ئەم دەتفەتتان لا اختیار ناین. ئەوەی ڕاستی وێت تا ئەو جێگایی کە ئەخبارمان تاقیب کردووە گرژیەکان و توندوتیژیەکان هەروە بەردەوامن دەقەن ئەمڕۆ هەواڵێکی زۆر ڕۆشنمان بەدەستەوە نییە کە جریان چوناوەڵ هەروەک بەڕێستان ئاماژتان پێکرد ڕۆژی هەینی بەهۆی تێکەڵچوونی هێزەکانی پۆلیس و خەڵک لە شاری ئورشەلیم یا قودس لە مزگەوتی ئەقسا خەڵکێکی زۆر بریندار بوون کە بەشێکی کەمیان لە پۆلیس بوون و ئەوەی دیکەی خەڵکی ئاسایی بوو. هەروەک هەمومان دەزانین و لە خەبەرەکانیشدا باس کراوە سەرچاوەی سەرهەڵدانی ئەم توندوتیژیانی ئەم دواییە هۆکارەکەی ئەوەیە کە دەوڵەتی ڕێگەزپەرستی ئیسرائیل بەم دواییانە دەستی داوەتە پاکسازیەکی دیکەی نیژادی لەو ناوچەیە لە منتقەی یا لە ناوچەی شێخ جەراح خەڵکی دانیشتووی ئەو ناوچەیە کە خەڵکێکی کە پشتا و پرش لەوێ بوون و لەوێ نیشتەجێ بوون داوایان لێکردون کە ماڵەکانیان چۆڵکەنەوە هێندێکیشیانیان بە زۆر لەو ماڵانە هێناوەتە دەرێ بیستوانە ماڵەکانیان بدەن بە خەڵکی دیکە ینی جووەکان لە جێگای ئەوان نیشتەجێ بکەن. بەم هۆیەوە ماوەی هەفتەیەک زیاتر بوو خۆپیشاندان لە ناوچەیە بەردەوام بوو هەتا ڕۆژی هەینی کە لە نوێژی هەینیدا بارودۆخەکە تەقیەوە. ئەوەش بە هۆکاری هێرشی پۆلیسی ئیسرائیل بۆ سەر ئەو کەسانێکی نوێژیان دەکردوە بەرەو ڕووبوونەوەی خەڵکێکی زۆر کە لەو ناوچەیە کۆببوونەوە بۆ نوێشکردن و بەرەنگاری هێزەکانی پۆلیسی ئیسرائیل بوونەوە. ڕۆژی هەینی هەروەک باست کرد نزیکەی 200 کەس بریندار بوون حدوداً 17 کەسیان لە پۆلیس بوون و ڕۆژی شەممەش کەم و زۆر دەرگیریەکان و تێکەڵچوونەکان بەردەوام بوون و لە ڕۆژی شەممەشدا نزیکەی 90 نەفرێک بریندار بووە. بارودۆخەکە ئاڵۆزە تا ئێستاش ڕای گشتی جیهانی ڕەخنەی زۆرش لێگرتووە وڵاتانی ئوروپایی ڕەخنەیان گرتووە سازمانی ڕێکخراوێنەوە یەکگرتووەکان ڕەخنەیان گرتووەوە بە گشتی بەڵام ئەوەی کە گرینگە ڕای گشتی ئازادی خواز و مرۆڤدۆست لە ئاستی دنیادا هاتووەتە سەرخەت بە دژی ئەو جنایەتانەی ئیسرائیل کێسە لەو ناوچەیە بەڕێوە دەچێت. هەمومان دەزانین هۆکارەکەی هەر دەگەڕێتەوە بۆ کێشەیەکی مێژووی کە لە بینی فلستینی و ئیسرائیلەکاندا هەیە و هەر ناجارێکیش سەر هەڵدەداوە دەرگیریەکان توندبنەوە. هی ئەم جارە هۆکارەکەی یا بەهانەکەی ئەوە بۆ کە ویستویانە ئەو منتقێش پاکسازی بکەن خەڵکە ڕەسەنەکەی دەرکەن و خەڵکی دیکەی نیشتەجێکن. بە کورتی ئەگەر بڵێن هۆکارەکە لەوێەوە سەرچاوی گرتووە بەڵام ئەساسی مەسەرەکە هەر ئەو کێشە قوڵەیە کە لە بینی فلستینەکاندا هەیە منتقەکان خاکیان دەوڵەتەکان داگیر کراوە لەلایەن ئیسرائیلەوە. کاک سەعید ماوەی چەندەیە کێشەی فلستین وەکو ئێسقانی نێوبرین ماوەتەوە ئەم کێشەیە بۆچی تا ئێستا چارەسەر نەکراوە؟ ئەوی واقعیت بێت دوای پێکهاتنی دەوڵەتی ئیسرائیل دیار بوو ئەم دەوڵەتی ئیسرائیل لەسەر ناوچەیەک پێک نەهات کە منتقەکە بڵێن جوولەکە نشین بووە مەجبور نەبوون خاکی دیکەی خەڵکی دیکە داگیرکەن بەڵکە ئەمانە مەجموعەیە خەڵک بوون کە لە دنیادا ئاوارە بوون کۆیان کردنەوە بە پشتیوانی دەوڵەتانی وەکو ئەمریکا و ئینگلیسوانە هێنایان لەو ناوچەیە دەوڵەتی ئیسرائیلیان ساخ کردەوە و هەر بە پشتیوانی ئەوانیش منتقەیەکی زۆریان داگیر کرد و لەگەڵ عەرەبەکان کەوتنە شەڕەوە لە زۆربەی شەڕەکانیشدا
بەشێک لە خاکی سووریە و میسر و ئوردون و ئەو شوێنانەش داگیر کرد لەلایەن ئیسرائیلەوە. لەو لەم کێشەیەشدا ئەوە بوو ئەساسەن خاکی فلەستین، یعنی دەوڵەتی فلەستین ڕوخێندرا لە بین چووە بەشی زۆری خاکەکەی بە نێوی ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیلی سەردامەزراوە. ئەم کێشەیە هەر هاتوو تەشەنەی چەند لە ئەساسدا بوو بە کێشەی بینی عراب و ئیسرائیل. بەڵام بە مروری زەمان کێشەکە تقریبان ئێستا ناوچەی بووتەوە، یا بڵێن ئێستا بەرژەوەندی زلهێزە ناوچەیەکانی تداخلێکی یەکلایی دەبێتەوە. وڵاتانی ئیسلامی دەستی تێوەردن، وڵاتانی زلهێز و ئیمپریالیستیەکان خەریکن لەوێدا تەسویح حسابی خوان دەکەن. یعنی ئەگەر ئێمە بڵین ئەم کێشەیە کێشەیەکە کە زۆر بە ئاسانی دەکرێت حەل بکرێت، دەکرا قەیدە ناکە مەسەڵەن بڵێنەوە دەوڵەتی ئیسرائیل منتقێکی داگیر کردو دەوڵەتێکان پێکەنا، بەڵام دەکرا بەشێکی لەو خاکە هەروەکو لە قەراردادەکانی ساڵانی یا دەیەکانی پێشتردا لەلایەن سازمانی ملەلیشەوە بە تەسویب گەیشتووە کە بەشێک لەو خاکە هەرچەند ڕەنگە بابی تەبعی یا بڵین بە دڵی فلەستینیەکانی نەبووی، بەڵام ئەوە بۆ ئەوان بۆ قایل بوون کە دەوڵەتێکی فلەستینیش لە جەواری یا لە پەنا دەوڵەتی ئیسرائیلدا پێک بێ. بەڵام دەخالەت و دەستێوەردانی وڵاتانی ناوچەکە و ئەو کەسانەی کە خەریکی تەسویح حساب بوون لەگەڵ یەکتری فەرزکەین ئێستا بۆ نمونە دەتوانین بڵین دەوڵەتی کۆماری ئیسلامی لەگەڵ ئیسرائیل یا عەرەبستان لەگەڵ ئیسرائیل یا تورکیە لەگەڵ ئیسرائیل هەموو ئەمانە ئێستا دەستیان خستووەتە نێو ئەو مەسەلەیەوە و بوونێتە باعیسەوەی کە بە هیچ شێوەیەک چارەسەر نەکرێت. بەڵام قابلی حل هەیە، ینی ئەگەر بیانەوێت پارۆوانش اقدامیان کرد 2 ساڵ یا 3 ساڵ لەوە پێشیش تەرحی جۆرا و جۆریان هێنا بۆ ئەوەی کە بتوانن دەوڵەتێکی فلەستینیش لەو نێوچەیەدا بە وجود بێنن و بە ڕەسمی بناسن و هێندێک لە کێشەکانی خەڵکی فلەستین چارەسەر بکرێت. بەڵام ئەساسی مەسەلەکەوێت تا ئێستا ئیسرائیل ڕازی نەبووە ئەو خەڵکەی کە لە پێشترە ئاوارە بووە لە سەردەمی داگیرکردنی ناوچەکان ماڵەکانیان خاک و زەمینیان ئاوارە بوون حاضر نییە بیانگەڕێنێتەوە لە شوێنێکیان بۆ دیاریکە بۆ نیشتەجێ بوون. ئەمە خۆی یەکێک لە کێشە لایەن حەلەکانە. بەس هەرەوە خەڵکی ئێستا لە بەشێک لە خاکی فلەستیندا ماون ئەویش بە پسر مەسەڵەن ناوچەکانیان دابەش کراوە، ینی بەعزە ناوچەیەک ڕەنگە بە تونێل پێک وەسڵ بکرێت یا بە پردێک پێک وەسڵ بکرێت، ینی وان لێکردوون کە ئەو دەوڵەتەش کە قەرارە وەکو دەوڵەتی فلەستین لەو ناوچەیە پێک بێت ئەسەن دەوڵەتێکە نازانی چۆنی پێکەوە گرێ بدەیەوە. بۆ واقعان ینی تا ئاستێک مەسەلەی فلەستینیان شێواندووە کە چارەسەرەکەی سا بۆتە گرێ پوچکەیەک. بەڵام بەو حاڵەشەوە ئەگەر ئیرادە هەبێ ئەگەر بیانەوێ ئەگەر واقعان ئاوڕێک لە مافەڕەوەکانی خەڵکی فلەستین بدەنەوە ئێستاش قابلی حەلە. بەڵام دەزانین کە ئێستا بۆتە ینی ئێستا بۆتە شوێنی یاری زلهێز ناوچەی و جیهانیەکان بۆیە پرسماوەتەوە. شەید بخۆت ئاماژت بە وڵاتانی دەوروبەر کرد بە تایبەت وڵاتانی ئیسلامی و ئەو هێزە مەسەبیە کۆنەپەرستەکان ئەمانە چ دەور و نەخشێکیان لەم کێشەیەدا هەیە؟ دڵم بۆ تەسویح حسابکردن فەرزکەین ئێستا ئێران لەگەڵ ئەمریکا کە ئەمریکا پشتیوانی ئیسرائیلە لەولاوە ئەگە گوشارێک بۆ ئێران دێنن بە نێوی وڵاتانی ئوروپایی دەیانەوێت واداریکەن کە هاوتەری بێ لەگەڵ سیاستەکانە لە ناوچەکەداوە لەو سەر کێشیانەی دەست بکێشێتەوە. ئێستا کێشەکەیان بردوتە نێو فلەستینەوە بۆ ئەوەی کە ئەمریکا عەزیەتکە بۆ ئەوەی کە ئەوش گوشاری خۆی بێنێ لە تەریقی فلەستینیەکانەوە و تەجهیزکردن و تیارکردنی گروپە تونندڕەوە کۆنەپەرستە ئیسلامیەکان لەو ناوچەیەدا وەکو حەماس و جیهادی ئیسلامی و ئەوانەوە تەنانەت ئێستا سازمانی فەتحی سازمانی ئازادی بەخشی فلەستینیش دەورێکی وای نەماوە لەو ناوچەیەدا. بۆیە هەموویان ئەم جەریاناتە بوونەتە بازیچەی دەستی وڵاتانی دەوروبەر فەرزکەین ڕەنگە فەتح لەلایەن عەرەبستان و تورکیە و وڵاتانی دیکە و پشتیوانی لێ بکرێەوە حەماس و جیهادی ئیسلامی و جەریاناتی دیکەی کە لەو ناوچەیەدا ئێستا نفوزیان پەیدا کردووە خەڵکی فلەستینیان بە گرەوگان گرتووە لەلایەن وڵاتانێکی دیکەوە. ینی لەگەڵ ئەوە کە لەگەڵ ئیسرائیل کێشیانە خودی وڵاتانی ئیسلامیش خۆیان کێشیان هەیە و ئەم دەستێوەردانانە و ئەم پشتیوانی لێکردن لەم جەریانە کۆنەپەرستانە لە ناوچەکەدا بۆتە باعیسەوە کە ئەسڵی ئەساس ینی ئەساسەن مەسەلەی فلەستین ینی بچێتە ژێر حالەیەکەوە بچێتە ینی مشخصەن دەرنەکەوێت کە ئێستا کێشەی فلەستین چییە؟ ئایا مەسلەی ئیسلامیە، مەسلەی
داگیرکردنی خاکە خەڵکێکی بەڵام ئەوەی کە واقعیەوە ئێمە دەتوانین ئاماژەی پێ بکەین خەڵکێکی حەق بەجانب خەڵکێکی مبارز و تێکۆشەر خەڵکێکی کە سەرزەمینەکەی داگیر کراوە لەسەر ماڵ و مڵکی خۆی هەڵکەندراوە لە ئاستی دنیادا ئاوارە بووە و داخوازیەکی زۆر بەرهەق و ئینسانی هەبوو کە بگرێتەوە سەر جێ و شوێنی خۆیان شوێنێکی نیشتەجێ بۆ نەزەر بگرن و بتوانێت ژیانێکی ئینسانی بکە بەڵام دەستێوەردانی وڵاتانی ناوچەکەەوە بە تایبەتیش کۆماری ئیسلامی بۆ تەباعیسیەوەی کە ژیانی ئەو خەڵکە شێواوە تعدادێک جەریاناتی کۆنەپەرستیان لە لێواری غەزە و لە بەشێک لە خاکی فلەستیندا تیار کردووە تەسیس کردووە بە ئەنواع و ئەقسام و بوونەتە باعیسیەوەی کە ئەسلی مەسلەکەی فلەستین بکەوێتە پراوێزەوە و ئێستا کێشەکە ببێتە کێشەی بینی وڵاتانی ئیسلامی و ئیسرائیل. مەسلەکە ئەوەیە کە بەڕاستی ئەسلی مەسلەی فلەستین فرامۆش کراوە بەڵام ڕای گشتی لە ئاستی جیهاندا ڕای گشتی خەڵکی تەرەفداری مافەکانی مرۆڤ ڕاستە کە ئەم لەم ڕۆژانەدا یا لە دوێنێەوە ئەکسول عەمەلی نیشانداوە بەرابەر بە جەنایەتەکانی ئیسرائیل وێستاوەتەوە سازمانی تەنانەت ڕێکخراونەتەوە یەکگرتوەکانیان وادار کردو کە ئاماژە بەوە بکەن ئەم حرەکەتێم دوایە ئیسرائیل دەچێتە چوارچێوەی تاوانی شەڕەوە یا جەنایەتی جەنگیەوە ئەمانە خۆی جێگای هیوایە و هیواداری لە داهاتوودا بتوانێت ببێتە پشتیوانی خەباتی ڕەوای خەڵکی فلەستین بۆ دەستەبەرکردی مافەکان. کاک سەید خەڵکی ئازادی خواز و مافکوراوی فلەستین دەبێت چی بکەن کە خۆیان بتوانن ابتکار و چارەنووسی خەباتەکان بەدەستەوە بگرن و لەژێر هێژمونی هێزە کۆنەپەرستەکان بێنە دەرێ. خەڵکی فلەستین دەبێت هەروەکو لە سەرەتاوە کە خۆیان دەستیان کرد بە خەباتێکی ڕەوان بەڕێوە برد لە ئاستی جیهاندا پشتیوانێکی زۆریان بۆ خۆیان دەستەبەر کرد دەتوانن ئێستامە دەتوانین نمونەی خۆڕاگری خەڵکی ڕۆژاوای کوردستان بێنینەوە خۆڕاگری شاری کۆبانی بێنینەوە کە لەلایەن جەریاناتێکی کۆنەپەرستی وەکو داعش و هاوپەیمانەکانی دەوڵەتی تورکیە و هاوپەیمانەکانیەوە گەمارۆدراوە ماوەیەکی زۆر مقاومەتیان کردووە لە ئاستی دنیادا ئێعتیباری بۆ ئەو بزوتنەوەی پەیدا کرد بۆ باعیسەوەی کە لە ئاستی دنیادا تا ڕادەیەک پشتیوانی لێ بکرێکە نەیانتوانی ئەو شارە داگیر بکەن و عاقیبەتەکەی ناچار بە شکستیان کردن. دلیلەکە چی بوو؟ دلیلەکەەوە بۆ ئەو خەڵکە ئەزمیان جەزم کرد کە لەسەر ئیرادە و لەسەر توانایەکانی خوان حساب بکەن لەسەر هێزی خوان حساب بکەن و ئەو جەریاناتی کە ڕاهبەری ئەم بزوتنەوەیان دەکرد جەریاناتێک بوون کە دیفاعیان لە مافی مرۆڤ دەکرد جەریاناتێکی کۆنەپەرست و جەنایەتکار نەبوون و بوونە باعیسەوەی کە خەڵکەکە پشتیوانیان لێ بکەوە لە جەریانی ئەم پشتیوانیکردن و خۆڕاگریەدا شکست بە پیرانی دەوڵەتانی ناوچەکە و هێزە کۆنەپەرستەکان بێنن. ئەلعان دەقیقاً حزوری جەریاناتێکی وەکو حەماس لە فلەستین لەگەڵ داعش بە نەزەری منەوە لە ڕوانگەی منەوە هیچ فەرقی نییە بەڵام بە پوڵ و پارەیەکی کە لەلایەن وڵاتانی ئیسلامی و کۆنەپەرستی وەکو کۆماری ئیسلامی و لە اختیاریان دەندرێ توانیویانە پێگەیەک بۆ خۆیان بکەنەوە وەلی لە ئەساسدا خۆیان بەسەرەوە خەڵکەدا داسەپاندووە بۆیە خەڵک دەبێت بە هەر شێوەیەکی بۆیان دەکرێت خۆیان لەژێر هێژمونی ئەم جەریاناتە بێنە دەرێ خۆیان ئیبتیکاری عەمەل بەدەستەوە بگرن خۆیان ڕەهبەری بزوتنەوەکەیان بەدەستەوە بگرن و خۆیان دیاریکردنی چارەنووسی خۆیان دیاری بکەن ئایا لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل بە تەوافق دەکەن درێژە بە خەبات و بربەرەکانیە دەدەن بەو ناوچەی کە بۆیان دیاری دەکرێت وەکو دەوڵەتێکی فلەستین تێیدا بحەوێنەوە ڕازی دەبن خودی خەڵکەکە دەبێت کارێکی وا بکات کە ئیبتیکار بکەوێتە دەست خۆی و خۆی لە هەوڵی دیاریکردنی چارەنووسی خۆی دابێت. کاک سەید من پرسیارێکم نییە خۆتانەگە شتێک بە پێویست دەزانن ئاماژەی پێ بکەن فەرموو. بەڕاستی خۆ قسەکردن لەسەر مەسلەی فلەستین ئەگەر بە مێژوودا بچینەوە زۆر هەڵدەگرێت ئەوە لە بەرنامەیەکی کورتی ئاوادا من ناتوانین ئاماژە بە هەموو لایەنەکانی بکەین بەڵام ئێمە دەتوانین لێرەوە لە تریزۆنی کۆمەڵەوە داوا لە کولەن خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە ئاستی دنیادا جەریاناتی دژی داگیرکاری و دژی زوڵم و زۆر لە ئاستی دنیادا بکەین کە ڕاشکاوانە و شلگیرانە پشتیوانی لە خەبات و خۆراگری خەڵکی فلەستین بکەن و بە تایبەتیش ئەم ڕۆژانە کە لەسەر مەسلەیەکی زۆر ڕەوا مەسەلەن سا خەڵکێک سەدەهایە لە منتیقەیەک نیشتەجێ لە ناوچەیەک نیشتەجێ پشتا و پشتی لەوێ بووە ئێستا دەوڵەتێکی جەنایەتکار و ڕەگەزپەرست دێنێت ئەو خەڵکە لە ماڵ و
شوێنی ژیانی خۆی هەڵدەکەنی و خەڵکی دیکە نیشتەجێ دەکە بەڕاستی ئەمە هەر دەچێتە قاڵبی جەنایەتی جەنگیەوە، دەچێتە قاڵبی جەنایەتی کە لە دژی مرۆڤایەتی دەکرێت. بۆیە زۆر بەجێەوە جێگای خۆیەتی کە بە شێوەیەکی شیرگیر و لە ئاستی سەرتاسەری دنیادا پشتیوانی لەو خەباتی ئێستاان بکرێت بۆ پاشەکشەکردن بە دەوڵەتی ڕێگەزپەرستی ئیسرائیل. سپاس بۆ بەشداری تاکسایی لەم بەردامێ. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ. سپاس بۆ ئێوەش بینەرانی خۆشەویست کار لەگەڵمان بوون. لەگەڵمان بن بۆ بینینی پێشەی بەرنامەکانمان.